سەرەتا بەناوی خۆی گەورە هەڵەبجە بە بەروبوومی خۆماڵی و میوە بەناوبانگە کە لە هەموو شارەکانی کوردستانەوە بە تایبەتی سەردانی یەکەن چەند میوەیەکی زۆر جیاواز و تایبەتمان هەیە ئێمەش بیرمان کردەوە لە شوێنێکی تایبەت و پرۆژەیەکی جیاوازە ئەم میوە و بەروبوومە خۆماڵی پێشکەشی هاوڵاتیانی خۆشەویستکەین و ئەم پرۆژەیەمان داناوە کە پرۆژێکی بچووکە بەڵێخەوە بەڵام پرۆژەیەکی گەورەیە و فیدباکێکی زۆر باشی هەبووە چەند بەروبوومێکی جیاوازمان هەیە بۆ نمونە چەند ئایتمێک چونەی 88 کە لە عێراقا تاکە و تەنها ئێمە هەمانە لە سێ پێکهاتە پێکێت بنچینە 16 جۆر بنچینەی جیاوازمان هەیە هەروەها ڕووکەشەکەی 8 جۆری جیاوازمان هەیە پاشان فیلینگمان هەیە بۆ ناو چلوولەکە 4 جۆری جیاوازمان هەیە بە کۆی گشتی ئەم تامانە نزیکەی 450 جۆر تامی جیاوازمان هەیە پاشان ئەزبەریمان هەیە 7 بۆ 8 جۆر تامی جیاوازمان هەیە کە هەمووی سروشتی و فرێشن هەمویان دوورن لە مەوادی پارێزەر و کیمیایی ئایسکرێمی شیرمان هەیە لەگەڵ فستق دوو جۆری زۆر تایبەتن ئەم دوو جۆرە کە باسیەکەم بۆ بەڕێستان تایبەترین جۆریانم فستقەکەمان دوو جۆر فستقی جیاواز بەکاری لە فستقەکەیەکی یان فستقی عەنتابە هەروەها فستقێکی دیان کە لە ئێرانەوە بە تایبەتی داوایەکەین و پاشان چلوولە سادەکانمان هەموویان میوەی خۆماڵین و سادە و فرێشن وەکو مژدەیەکیش بۆ هاوڵاتیان هەنێ میوەمان هەیە کە فەسڵی نامێنێ ئێمە وەجبەیەکی باشمان وشک کردووە و هەڵمان گرتووە بۆ کاتی پێویست بۆ کاتی کە نامێنێ و تەڵەبی زۆر لەسەرە لە ئێستا هەنار ماکسۆدە پرۆژە و بە چەند شێوازێک بەردەستە بە شێوازی سووری 88 هەروەها ئایسکرێم لەگەڵ چورە سادەکانە ئینشاءڵڵا داهاتووە بە چەند شێوازێکی جیاواز و تایبەتریش بەردەستە بێ تەڵعاً هەناری هەڵەبجەی نەک دەرەوەی هەڵەبجە ئەوانەی کە پێی ئەوترێ ئەمریشی و ئەوە ئێمە کە ئەڵین چنوورەی ئایسکرێم 88 ڕەمزێکە بۆ هەڵەبجە ئەمانەوێت تەنها چنوورەکانمان تامی هەڵەبجەیان نەبێ هەنارەکەمان هەناری هەڵەبجە بێ بەس دوورە لە هەناری دەرەوە و هاوردەکراو ئێمە ڕۆژانە هەموو ڕۆژێک ئەچینە بازاڕەوە و ناوباخەکان ئەگەڕین بۆ ئەوەی جوانترین و باشترین جۆری میوە بەردەستکەین ئەم میوانەیان لە بازاڕ ئاگەڕین و باشترین جۆری میوە هەڵەبژێرین یان ئەوانەی کە خۆمان وشکمان کردوون پاشان بە چەند ڕێگایەکی جیاواز دروست ئەکرێت و پاش 2 ڕۆژ لە هەڵگرتنی 40 پلەژێر سفرە اینجا پێشکەشی مشتری ئایزەکانمان نەکەین و هەروەها ئێمە ڕۆژانە لە تەواوی شار و شارۆچکە جیاوازەکانی کوردستانەوە خەڵک سەردانمان دەکات ئەتوانم بڵێن سپاس بەخواتە ئێستا تەواویان بەدڵیان بوو بەرهەمەکانیان بەلاوە ناوازە بووە لەگەڵ ئەوەشدا ئێمە پێشوەختە لە ڕێگەی پەیجەکانمانەوە پریئۆردەرمان هەیە و خەڵک داواکاری پێشوەختەی هەیە و پلانیشمان هەیە لە ساڵانی داهاتوودا لە تەواوی شار و شارۆچکەکانی کوردستان بە هەمان ناوی ئایسکرێم 88 لقی جیاوازمان هەبێت و بتوانین بەرهەمەکانمان پێشکەش بە کڕیارانی خۆشەویست بکەین بە داوای لێبوردنەوە گەیاندنمان نییە لەبەر ئەوەی بەرهەمەکانی ئێمە بە جۆرێک دروستکراون سروشتین مەوادی با بڵێن حافیزە یاخود پارێزگاری تێناگرێت کە بەرگەی ئەو پەڕی 3 دقیقە تا 5 دقیقە ئەگرن و ئەتوێنەوە بۆی ئێمە ئەگەر بە جۆری گەیاندن بیگەێنین کڕیارەکە ناتوانێت هەمان ئەو تامە جیاوازی کە لێرە بەردەستە بۆری بگرێت و لە بەرهەمەکانەوە سوودی لێوەربگرێت بۆیە ئێمە تەنیا لەناو خودی دوکانەکانە بەرهەمەکانمان پێشکەشەکەین ئێمە پشت بەخوای گەورە لە یەکەم ڕۆژەوە کە بڕیارماندا ئەم بەرهەمە بەردەست بخەین هەتاوەکو ئێسەوە هەتاوەکو ساڵانی دواتریش بە هەمان تام بە هەمان با بڵێن تامی ئۆرجینال کە بەردەستە ئەیهێڵینەوە هەوڵ دەین بگرن نەک ئەوەی دەست بگۆڕین بەڵ خۆشتریشی بکەین و جیاوازتریشی بکەین لە خزمەت کڕیارە خۆشەویستەکاندا.